رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزیزان و خۆشەویستان، سلامی خوای گەورەتان لەسەر بێ لە شەوێکی تری جمعی مبارەکە لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم، خۆی یارەکانیە لە خزمەت کتێبەکەی جەنابی مامۆستای مدەڕیس و هەندێک سیرەی ترە الوردة العنبرية في سيرة حضر الخير البرية لباس فتح مكة بيروزا وين دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاسانی کرد فتحی مەکەی کرد بە سەرکەوتوی بە قوڕەیشی بۆ زەلیل کرد، لوتی کافر و متەکەبیران و ئەوانی کە جەبەروتیان بۆ خواشکاندنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش تەوافی بەیت و نوێژ لە ناو بەیتە و شکاندنی بتەکانی ناو حرم و ناو بيت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا لەمە لە بەرەبەیانی ڕۆژی جومعە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاشان وتاری بەخوێندنەوە وە کۆمەڵی بڕیاری دا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو بڕیاران حتا ئێستایش بووەتە تەشریع و یاسا بۆ ئومەتە نازارەکەیشی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمي لا إله إلا الله وحده لا شريك له صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده. پێغەمبەری نازدار صلاة و سلامی لەسەر بێ فەرمووی ئەم زیکرەی کرد، دوعای کرد. اینجا کۆمەڵە بڕیاری دا لە شەریعەت ئیسلامە کە نابێ موسڵمان لە تۆڵەی کافر بکوژرێتەوە. یەکێک لە بڕیارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو، فەرمووی بۆ لەمە دووە هەر موسڵمانێک کافرێک بکوژێ نابێ لەبری ئەو کافرە و موسڵمانە بکوژێتەوە، بەڵام ئەگەر موسڵمانە بکوژێتەوە ئەبێ لەبرەتی ئەو موسڵمانە بکوژێتەوە مادەم عەمدە. وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب، چونکە موسڵمان ئیمانەکەی ڕێزدارترێکە لە کەسێکەوە ئیماندار نییە، بەڵام وەک ناکوژرێتەوە لە برێتی، بەڵام ئەبێ خوێنەکەی بدا، ئەبێ باجەکەی بدا. مادەم بابان قەسدی کوشت بێتی، مادەم کافرە خوێنەکەی هەدەرە، بەڵام ئەوەندە هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ناکوژێتەوە لە برێتی، بەڵام خوێنەکەی ئەبێ بدرێت، 100 وشتر بێت، 200 وشتر بێت، 50 وشتر بێت، بەپێی ئەو کاتە کە خوێن چەند دراوە، یا لەمە دووا بەپێ عەسر و زمن الفتوى تتغير بتغير الازمان. انجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مسلمان و کافر میرات لە یەکتری نابن. ئەگەر مسلمانێ مرد کوڕەکەی یا کچەکەی ئیلحادی پیا کرد بێدین بوو، نابێ لە باوکی یا لە دایکی ئیرز بەرێ. لا يرث الكافر من مؤمن، ئەمە فەرمایشی پێغەمبەری خوا ئەو کەما قال، کافر بەشە مڵکی نییە و بەشە ماڵی نییە لە ماڵی مسلمان، نابێ بیبات. سە کابرا ئەمرێ کوڕەکەی سەیرەکەی بۆ بە شوعی، بۆ بە بێدین، بۆ بە ملحید، کە باوکی مرێ ماڵەکەی دابەشەکەن و بە هەدەر ئەیبەن و ئەدە هەر کەس بۆ خۆیان، چون شەریعەت حکم ناکا بەڕاستی. ئەمڕۆ بۆیە ئیسلام ضعيفة لاوازة، لما خلق إيماني لاوازة بوي إسلامك وايلاتوا. بهالحال أمر أو إنما سألك إلا دادقا خيرك أوش نايلن بلن للذكر مثل حظ الأنثيين النابي ما مراتي ظلم الآفرة نعوذ بالله. وكو لم صالنا كلا فلما نقصه إلى سركلا أواني كوا دعبة ونقبة بدبختكان كلا ولاتان وهاتون برنامجان بطالة خويان بطالن خويان دور راون أنا وبرنامج الرأي بصير مع تطبيق نجيب جيكن حتى بو عائلة إخوانات نجيب جيكن والله بس فقير وجارة داوي أوكن فيها وشلنا مثلا إيرث عايكيك به لا شهادة عايكيك به كم الله لم بان بشبه طالعنا أكن. بهالحال پیغمبر خوا فرمی صلی الله عليه وسلم مسلمان كافر لمسلمان بشي ماڵی نییە، ماڵی مسلمان هی مسلمانە. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
فرمووی نابێ هەر کەسێ گژنی مارە کردووە بڕوا پوریش دەقیش مارەکە لەگەڵیا سەر بە هەوێ. طبعا ئەمە لە ئاینەکانی ترا حەڵاڵ بووە، وەکوڵە شەرع من قبلنا شەرع لنا ما لم يخالف شرعنا. شەرعی پێش ئێمە شەرع بۆ ئێمە ئەگەر مخالفەی شەرعی ئێمە نەبێ. لە دینەکانیدا کابرا ئاسایی بووە مەسەلە دوو خوش بە یەک و مارەکە، ئاسایی بووە مەسەلە خوشک و پورێک بە یەک و مارەکە، ئەمە هەبووە. بەڵام پێغەمبەری نازدار ئەمانەی منع کرد، فەرمووی لەبەر ئەوەی کەوا قەتعی سیلەی ڕەحمی تێیەکەوێ و زوڵمی تێیەکەوێت تاچە ئەوەیش نییە. جار وایە کابراشن بۆ کوڕەکەی یعنی مەسەلەی ئافردەکە برازایی خۆی بۆ هێنێ، خوشکەزایی خۆی بنێ، سەیرێکە ئەبێتە میکرۆ بۆ ماڵەکە، ئاژاوەکەیتە ماڵەکە، ئەو پیاوەژنە بەینان تێکەچێ، سەیرەکەی ئەم پورێتی لەگەڵ برازاکەی یا خوشکەکەی ناگونجێت بووکێتی جا چجا ئێوە سەر بە هەوێش بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک ژنی هێناوە با پوری خێزانەکەی مارە نەکا، لە لای شەری با وازی لێبێنێت. ئەمە لە شەریعەتی ئێمە حرامە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ خوشکی باوکی بێ چ خوشکی دایکی بێ نابێ مارەی کە. و هەروەها پێغەمبەری خوا فەرمووی البينة على من ادعى واليمين على من أنكره. فەرمووی شاهید لەسەر ئەوەیە کەوا داوای هەیە، تۆ ئەڵێ فڵانە شت داواک تۆمارەکەی داوایەکەت هەیە، ئەبێ شاهیدی هەبێ فڵان و فیسار زەید و عەمەر لەم مەسەلا شاهیدی منن، ئەم ئەرزە موڵکی منە. ئەوەش کە ئەڵێ نەخێر موڵکی تۆ نییە موڵکی خۆمە ئینکاریەکە، ئەوش شەرع سوێنیەدا. هەمە یاسایە پێغەمبەری خوا لە فەتحی مەککە ئەمانەی بڕاردا. فەرمووی ئەو کەسەی داوایەکی بێ شاهیدیە بێ، ئەو کەسە ئینکاری داواکەیەکە ئەبێ چی هەبێ؟ سوێن بخوا، تەصدیقی سوێنەکەی بکرێ لەسەر ئەوەی کە ئەڵێ مەڵکی منە مەڵکی فڵانە کەس نییە، لە هەسەر هەر داوایە. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نابێ ئافرەت ئەندازەی 3 ڕۆژ بەڕێگا بڕوا بەبێ مەحرەم. ئافرەت نابێ بۆ سەفەر بڕوا کە سەفەرەکە 3 ڕۆژ ببێ بەبێ چی؟ مەحرەم. مەحرەم کێیە؟ ئەوەی کە لە قورئان ئاماژە پێکراوە، باوکە، برایە، کوڕە، کوڕەزایە، برازایە، کسەزایە، مەسەلە خوشکەزایە، ئەمانە مەحرەمن. یان ئەگەر لەگەڵ چەند ئافرەتێکا بن مەسەلە بە کۆمەڵ بن، بۆ ئێستا ئافرەت ناتوانێت بتەنە بڕە بە حەج، بەڵام ئەگەر چەند ئافرەتێک بن لەو قافڵە ئەتوانێت مەسەلەی بڕوا بۆ حەج. و هەروەها پێغەمبەری خوا فەرمی لە دوای نوێژی عەسرەوە حتا بانگی مەغریب هیچ نوێژێک نییە، لە دوای نوێژی بەیانیوە حتا شروقی شەمس خۆرکەوتن و گزنگ هیچ نوێژێک نییە. بۆیە هەندێک لە عولەما پێیان حرامە، ئەوە نەهیەکە بۆ تەحریمە، نەک بۆ ئیکراه، بۆ مەکروهێت دێت. يعني ولما هاتونا سلام قسان كردوها بو منك مذهب الشافعيه، لما زي امام الشافعيه فرميت هر كسي نوش قرزار به زاد السبب نوش زاد السبب دروس على دعاء عصره ولا دعاء نوش بياني مثلا كسي نوش قرزاره اما هو كاركي شيء نوشكا قرزار چونك كسي نوش قرزار به واسمه قصاي كاتو اجماع علماء الاسره من نسي صلاه فليصليها اذا ذكرها لا كفاره الا ذلك. هر کسی نوێژە قەرزار بێ نوێژێکی نەکرد بە بەلەبێ چوون هەر کات کەوتۆ بیر واز بۆ نوێژە بکاتەوە، هیچ شتێک کەفارەتی و نوێژە نادا، نوێژێکی و خۆی نەبێت. ملیۆن دینار ملیۆن ڕۆژی وە بگیری ناڕۆدەشەنەوە، ئەبێ 4 کات نوێژی ڕۆیشتە 4 کات قەزاکەیت. لە گەنجیان ڕۆیشتووە، لە پیریان ڕۆیشتووە، بەهۆی ئیشۆ ڕۆیشتەوە، بە عوزرۆ بەبێ عوزر بەیان قەستی واجبە قەزای کەیتەوە. ئیترم قەزاکردنش کات و ساتی بۆ نییە، پێش عەسرە دوای عەسرە. مهم ئەیە ئەو کاتانی کە نوێژ تایە حرامە مەکروهە تو اتواني نوێژی تا قەزاکەیتەوە. علەما فەرمون لە دوای نوێژی عەسرە سونەتی مطلق حرامە، بەڵام کەسێ نوێژ قەزاکاتەوە ئەتوانێ. کەسێ بێتە ناو مزگەوت تەحیەت المەسجید هەیە دوور کات نوێژەکە، ئەمە زاد و سەبەبە، نوێژێکی خاوەن هۆکارە ئەتوانێت دوور کات تەحیەت المەسجید بکات بەلای شافعیەکانەوە. و هەروەها کەسێک دەست نوێژ ئەگرێت لە دوای نوێژی عەسر دوای نوێژی بەیانی ئەتوانێت سونەتی دەست نوێژەکەی بکات.
اما امام الشافعي وا فرميت بلام هرچن بلا امام مالك افرميت براسي هیچ نوێژێکی خاون هۆکاریش هەر نابێ بکرێ لە دوای عەسر و لە دوای نوێژی بەیانیوە هەتا خۆر کەوتن و گزن. پێغەمبەری خوا ئەمەی لە فەتحی مەککە ئەم بڕیارەیدا و هەروە لە کاتی نوێژ حرامە کاتی زەوال لەها زەوالی نیمەڕۆ خۆ لە ناوەڕاستی ئاسمانایە هێشتا بانگ بۆ بانگ نەبووە ئالەو کاتە ئینسان وەکو نوێژی دوای نوێژ ئەسرۆمانە بەڕاستی نابێ سنت بکات. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پاشان کە ئەم بڕیارەیدا فەرمووی دوای نوێژی عەسر سنت مەکەن و دوای نوێژی بەیانی سنت مەکەن تا گزنگ و تا ئەوانە و هەروە لە کاتی زەوالی سنت حرامە بەڵام سنەتی هۆکار وەکو قەزاومانە بەلای شافعیەکانەوە دروستە وەکو سنەتی دەستنوێژی و سنەتی تەهجد بەڵام بەلای مالیکە هەر نەکرێ باشە من خۆم قەت نایکەم بەڕاستی بەڵە شافعی مەذهبیشم لێرە چونکە پێغەمبەری خوا حکمەتی حرامەکەی چی حرامی کردووە فەرموویەتی چونکە خۆرپەرستەکان لە کاتێکە خۆر هەڵدێ سوجدەی بۆ بن لە کاتێک خۆر ئاوا بێ سوجدەی بۆ بن حەز ناکەم موسڵمانان لێکچوونیان هەبێ لەگەڵ کافرەکانە لەگەڵ کافرەکانە. ئیمامی شافعی ئەفەرمێت دروستە خاوەن هۆکار بەڵام ئیمامی مالیک ئەمە خاوەن هۆکاری هەر دروست نییە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە فەتحی مەککە فەرمووی ئەی گەلی قوڕەیش خوای گەورە هەموو خۆ بەزلزانەکانی بەڕاستی سەردەمی نەفامی و شانازیکردن بە باو باپیر و قووە و هێز و جەربەزەیوە هەر هەمووی لە ناو برد هەمووی ئەخەمە ژێر پێم پێغەمبەر فەرمووی کەس نەڵێ من کوڕی فڵانە گەسم و کوڕی فڵانە گەسم و ئەو پیاوم و ئەو قۆم هەیە و ئادەوڵەمەندم و من لە تۆ چاکترم و ئەمانە هیچی نەما تەواو. فەرمووی كلكم من آدم و آدم من تراب هەمووتان لە ئادەمن ئادەمیش لە چییە لەگەڵ دروست کراوە ئەبێ خاکی بی ئەبێ خاکی بی خاکی من تواضع لله رفعه الله ئەوەی کەوا بۆ خوا ملکەج بێ و خۆ بەکەمزان بێ لە ئاسخوا و مەخلوقی خوا بەرجەکاتەوە ومن تكبر فقد تكسر ئەوەشی خۆی بەزلزانێ خوا لوت یەشکێنێت. زۆرمان بینی خۆ بەزلزانەکان ئەوانی کە جەبەروتیان بوو خۆیان بوو شاناتی بە قووە و هێز و جێش و جاش و ماڵ و مناڵ و سەرود و سامان و پارەوە کرد خوا لوتی شکاندن. خوای گەورە لە دنیا و لە قیامەتا لە ناوی بردن. بۆیە پێغەمبەری خوا فەرمی كلكم من آدم و آدم من تراب تەواو بڕیوە پێغەمبەری خوا. ئەنجام ئاەتەی خوێندەوە پێغەمبەری خوا فەرمێت یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم أي خلقنا أي قال قريش ئاگادار بن ئێوە هەمووتان هەموو مرۆڤایەتی بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە بە هەموو تێرە جیاوازەکانەوە هەر هەمووی لە نێرومەیە دروستکرا کە حەزەتی ئادەم و حەزەتی حەوایە. إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم کردوونی بە قەبیلە و طائفة و ڕەنگی جیاواز زبانی جیاواز میلەتی جیاواز بۆ ئەوەی چی بێ لتعارفوا نەک لتقاتلوا یەکتری بناسن ڕێز و خۆشەویستی و حورمەت هەبێ لە نێوانتانە نەک یەکتری بچەوسێنەوە زوڵم لە یەکتری بکەن. ئاگاداری ڕێزداری بە پارە و بە سامان و بە سەروەت و بە کوڕ و کاڵ و بە عەشرەت و بەمە نییە. ڕێزداری لای خوا ئەزان بە چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئەوەتان لای خوا زۆر بەڕێزە و مکەڕەمە و بە عیزەتە کە لە هەمویان بە تەقواتر بێت. حەزی ئەکرد عەبدێکی حەبەشی بێکەس و داماگرت کۆیلەیەک بێت مادەم متەقیە لای خوا لە هەموو پاشایە پاشاترە لای خوا لە هەموو خەڵکی دنیا کە بە عیزەتە بە حساب لەوە بە عیزەترە لای ئێمەش. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم اینجا فەرمی خەڵکی مەکە گومانی چی بە منە بن. طبعا خەڵکی مەکە پێشتر هەموو لایەکمان دەزانین چیانە بە پێغەمبەر نەکرد بوتانیان بۆ کرد قسەی ناشرینیان پێوت ئامۆزاکانی کچە نازارەکانیان تەلاق دا و
بێئەدەبیان لە حەزمەتی پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم. کوڕەکانی ئەبوو لەهەب ئاگریان بۆ کردەوە، ڕێخۆڵەی وشتر ئاغنەکرد بەسەرا هێز کەس نەتوانین لای بە تا حەزەتی فاتیمەة الزەهرا ئەفزەلی ئافرەتی هەموو جیهان کە یەکێک لەو ئافرەتە بەڕێزانە ئەچوو ڕێخۆڵەکەی لەسەر شانی باوکی لە ئابرد، نەی ئەتوانین لە قورسی ڕێخۆڵەکە پێغەمبەر لەجا سەر بەرزکاتەوە. ئەهلی مەکە چیان بە پێغەمبەر نەکرد؟ دەی ئەم پێغەمبەر نازارە وما أرسلناك إلا رحمة للعالمين، بەڕاستی ڕەحمەتە، بەڕاستی خاوەنی میهرەبانیە. فەرمی گومانی چی بە من ئەبەن؟ خۆ ئەگەر پێغەمبەر و هێزە چەکدارێ لەگەڵانە بۆ هەیە 10,000 کوڕی جەربەزە زرێپۆش فیداکار لە خزمەتی سەمع و تەاعەی پێغەمبەرانە بوون هەیە، ئەهلی قوڕەیشیان بە پێغەمبەری خوا نەکرد، لەوە خراپتیان پێ کرد. بەڵام مەسەلەی کوردی خۆمان ئەڵێ هێز ئەزانێ بەڕاستی قۆناغ لەکوێیە. مەزهەب 4 و کوتەک 5 وتیان ئەنتە کەریم وەبن ئەخین کەریم، کورە تۆ پیاوی کوڕی پیاوی هەر بنەماڵە پیاوی خاوەنی سەخاوەت و میهرەبانیت. پێغەمبەری خوا فەرمووی اذهبوا أنتم الطلقاء، الله أكبر لەو ڕەحم و سۆز و بەزەیە. فەرمووی بڕۆ هەر هەمووتان ئازاد بن، هەر هەمووتان، چیتان پێ نەکردم، چیتان کرد، بڕۆ هەمووتان ئازاد بن. مامەیان شەهید کرد، ئیهانەیان بە خۆی کرد، بوهتانیان بۆ خۆی کرد، لە زێدی خۆی دەریان کرد، ماڵ و مڵکیان خوارد، ئەوەی نەشیا بە پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا کرا. بەڵام سەیری ئەم دڵە گەورەی پێغەمبەر کرد، فەرمی بڕۆن ئازاد بن. بۆیە لا یەزال بە ئەهلی مەکە ئەڵێن طوڵەقا، یعنی ئازاد کراوەکان. پێغەمبەری خوا نەیفەرموو ئەتان کەم بە کۆیلە، خۆ ئەگەر ئەوان پێغەمبەری خوا ئەسحابیان بگردا هەموویان ئەکرد بە کۆیلە، بەڵام پێغەمبەری خوا فەرمی بڕۆن ئازاد بن، ناتان کەم بە کۆیلە. جا ئەهلی مەکە ئێستا هەر بە طوڵەقا مەشهورە. با لێرا بێنە کۆتایی وتاریم شەویشمان تا کات و سادەت و شەوی جمعەتی ئینشاءالله لە خزمەت سیری پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە خزمەت دەرزە گەورانەی فتحی مەکە لە خزمەت پێغەمبەری نازدار و ئەسحابی پێغەمبەرە بەخوای گەورەتان ئەسپێرین، خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و عاقبەتمان بەخێر بێرە. یا ربی خوایە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، عاقبەتمان بەخێر بێرە. خۆمان و باوکو دایکمان لەو دەفتەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆمار بکەی کە ناوی ئەوانە تۆمارەکە عاشقی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. سڵاواتی لەسەر لێدن، خوا ئەو پێغەمبەرە نازارە سڵاواتەکانمان ببیسێت، پێی ببیسێنی. ئەخۆی ئەفەرمێت من ئەیبیسم دوعای خێرتان بۆکەم، خوایە بەر دوعای پێغەمبەرمان بخەی، ناوی خۆمان و باوکو باپیرمان بەرێ، باوکو دایکمان بەرێ، دوعای خێرمان بۆ بکە بۆ خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان، بەر دوعای پێغەمبەری نازارمان بخەی لە دنیا و لە قیامەتە، بەر شەفاعەتیمان بخەی. یا ربی خوایە محەبەتی و پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا و تابعین و ئەولیا و صالحین لە دڵمانە زیاد کەی، لەسەر مەنهەجی ئەوان بین، بەرنامەی ئەوان بین، لا نەدەین لە ڕێبازی ئەوان. یا الله یا الله یا الله، خوای شیفای نەخۆشیەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بێری، هیدایەتی گەنجەکانمان بی. یا ربی خوایە بمانگەی بە ئاواتی خۆمان لە دنیا و لە قیامەتە لە بەڵاو و باو نەخۆشی و ناقوی و جەبار و زاڵم و ستەمکار پارێزاومان کەی. يا ربي خوای بە ئیمان و مان ژێنە بمان وێنە زندومان کەرەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر